ئەمڕۆ دوای تێپەڕبوونی زیاتر لە ساڵێک و حەومان لە لێکۆڵینەوەیەکی ورد و دادگاییکردنێکی زۆر ورد و زۆر یاسایی دادگای تاوانەکانی سلێمانی بڕیاری کۆتایی خۆیدا ئەویش بریتی بوو لە بڕیارێکی زۆر یاسایی و زۆر گونجاو کە ناوەڕۆکەکەی لە سێدارەدانی تاوانبار بوو. بێگومان ئەم بڕیارە ئێمە وەکو بریکارانی داواکارانی مافی کەسی بە بڕیارێکی زۆر یاسایی و گونجاوی دەزانین چونکە پاڵپشت بە بەڵگە یاساییەکان و بە بنەما یاساییەکان ئەم بڕیارە دەرچووە. وەکو یاسا وەکو مادە یاسایی سێدارەدان هەرماوە ئەوەش ئەکەوێتەوە سەر ئەوەی کە دادگای تەمیزی هەرێمی کوردستان پەسەندی ئەوە بکات و بەڕێز سەرۆکی هەرێمیش واژووی لەسەر بکات جێبەجێ ئەکرێت. هیچ مادەیەکی یاسایی نییە ڕێگری لە سێدارەدان بکات. هەستی ئێمە زۆر خۆشە، جەرگم سوتاوە بە 4 کۆرپە. ئیمڕۆ ئاوی ڕووناکرا بەسەر دڵەکانی مناکەوە دادگا عەدالەت بوو، حکمی لە سێدارەدانی بۆ دەرکرد بە پێی تاوانەکەی خۆی. مەمنونی دادگاین ئەگەر دادگا ئەوها ڕێک و پێک بێ ئەو قەتڵە و ئەو کوشتنە نامینێ. زۆر مەمنونی دادگاین. داوا لە سەرۆکی هەرێم و جێگرەکە یەکەم و داوا لەو بەرپرساناکەم کە حکمی ئیمزای لە سێدارەدانیان بەدەسە تەوقیعیکە نابێ عیدام کرێ، نابێ بمینێ. دادگای بەڕێز حکمی بۆ دەرکردووە و حکومەکە ماوە لەسەر ئەوان. داوا لە سەرۆکی هەرێم و جێگرەکە یەکەم بە هەمویانەوە کەوا ئیمزای ئەو لە سێدارەدانە بکەن کەوا کەسی کە کۆرپەکانی خۆی نەسووتێنێ، خێزانەکەی خۆی نەسووتێنێ بێ تاوان. زۆر مەمنونی هەموو لاتانم، یاخوا هەموو لاتان بەخێر بێن، خوا جەزاتان باتەوە. قادر نوری شەریف 2 ساڵە لەگەڵ ئێمانیەوە، 2 ساڵە ئێمە هاتو چۆکەین. زۆر مەمنونم. ئەم ئیمزایم بۆ دادگایەکە بکرێ و ئیمزا بکرێ کە عیدام کرێ. ئێستا ئەمڕۆ دڵماسوودەیە کە حەق ئەو پۆلە شەیدەی من ئیمزا کراوە، ئینشەڵڵا عیدام کرێ. لە هەمووتان داواکارم، مەمنونی هەمووتانم، بە خێراتنی هەمووتانەکەم گەورە و بچووکتان. مەمنوی هەموو لایەکتانم، گەلێ بەخێر بێن، هەموو تەعازێتا خۆردە بۆی ئێمەوە، گەلێ بەخێر بێن. لە هەمووشتا داواکارم، هەتا من هاوشۆ بکەم هەموو وەخت حەزەکەم لێرەوە بن قسە بکەین بەیەکەوە. لێتان داواکارم، گەلێ بەخێر بێن سەر هەردوو چاوەکەم. مەمنونتانم. ئەمڕۆ برینەکەی من مەگە تۆزێکم بێتەوە، هەموو وەختی من ڕۆژی هەژوو جار سوتام و کوژاومەتەوە. بڕیاری لە سێدارەدان جێبەجێ ناکرێ، بەڵام هیوادارین جێبەجێ کرێ. زۆر سوپاسی دادگا ئەکەین، دادوەری بەڕێز بێلایەنانە ئیشەکانی کرد. زۆر سوپاس بۆ کە سوکاری سێوان کە بە هیچ شێوەی ڕازی نەبوون بە سڵحی عەشایر. ئەمە نقطەیەکی وەرچەرخانە کە پێویستە هەر شتێ ڕوو ئەدا لەو شوێنانەی کە کللتوری خێڵەکی ببورن ئیشی پێ ئەکرێ، پێویستە ئەو کللتورە لا ببرێ، ئەو زهنیەتە لا ببرێ، یاسا جێگەی هەموو شتێ بگرێتەوە. ئێمە بەڵێنی ڕاستە خۆمان بە سێوانە لە نەخۆشخانە بەڵێنمان پێدا، چونکە پێی وتین تکایە مەهێڵن ئەم کەیسەی من بەلاڕێدا بڕوە. بێگومان بە یارمەتی ڕێکخراوەکان و کەس و کاری تۆمەتبار و کەس و کاری سێوان و ئێمە وەک پرۆژەی ژن ژیانە نەمانهێش بەلاڕێدا بڕوە. 16 جەلسەیە ئێمە لێرەین. بە خێراتنی هەموو کەناڵەکانتانەکەم زۆر سوپاس، زۆر مەمنونتانین. ڕێکخراوەکانی مافی ئافرەتان، هەموو ئەو کەسانەی کە لە سەرەتای ئەم کەیسە لەگەڵ ئێمەیە هیلاک بوون و خەفەتان بە ئێمەوە خوارد. هەموو جەماوەری بە شەرەفی کوردستان یەک بە یەکی ئەوانەی کە ڕۆژێک لە ڕۆژان فرمێسکیان بۆ سێوەخان ڕژانووە، زۆر سوپاسانەکەین، زۆر مەمنونتانین. ئێمە ئەمڕۆ فرمێسکی خۆشیە لە چاوەکانمانە دێ. ئێمە 3 ساڵە بەم تاڵا و ژەهرەمارەوە ئەژەین. زۆر سوپاس بۆ دادگای بەڕێز کە ئەمڕۆ سزای لە سێدارەدانی بۆ ئەم بکوژە دەرکردووە، بکوژی ماڵ و مناڵ و بکوژی خێزانەکەی خۆی. ئێمە هەر لە سەرتاوە ئەو قسەیەمان دووبارە کردوێتەوە کە ئەوەی پاکە بێباکە. ئیسا ژوتومانە ئەوەی پاکە بێباکە و ئەوە ئەم دادگا بەڕێزەش ئەوەی سەلمان کە سێوەخان پاک و بێباکەوە ئەو کەسانەشی کە ئەیانەوت سێوەخان خۆی ئەم تاوانەی ئەنجام داوە. ئەی ئیسا ئێوە چی ئەڵێن؟ ئەوە دادگا
سەروەری خۆی سەلمان وەگەیشتە ئەو بڕیارەی کە بەڵێ ئەم درندەیە سێ مناڵەکەی خۆی و خێزانەکەی خۆی سووتانووە. بەڕێزان زۆر سوپاسانەکەین، زۆر مەمنونتانین. ئێوە برا و خوشکی سێوەخانن کە ئەگەر ڕۆژێ لە ڕۆژان فرمێسکێکتان لە پێناوی ئەم خوشکەی ملا ڕژاندووە. زۆر سوپاسانەکەین.